دوو مناڵت هەیە، دوو مناڵی جوانت هەیە، تەمەنیان چەند بۆ ئەگەر پێمان بڵیت؟ 7 ساڵ و 3 ساڵ. 7 ساڵ و 3 ساڵ. کچن یان کوڕن؟ کچن. کچن. یعنی تۆ جارێک کاتێک کە بیر لە کچەکانی خۆتەکەیتەوە، تۆ ئەبێ ئەمانە هەمووی ببێ بەوانەیەک بۆ تۆ کە تۆ پشت و پەنابی بۆ کچەکانت، بۆ کچەکانت سبەینە کچەکانت گەورە ئەبن، دوور بە ئەم دایکە شتێکی لە خۆی کردبێ، ئەو کچانە چۆن گەورە ئەبن، ئەو کچانە چی جوابی کۆمەڵگە ئێنەوە کە گەورە ئەبن. ئەزین دواتر کۆمەڵگە ئیشەکانە سەر قورسترەکە بەردەوامیان کا بە قوربانی، بەردەوامەڵەن دایکت چی لە خۆی کرد. یعنی کاتێک کە بیر لە کچەکان تەکەیتەوە، ئەوت بۆ دەرەکەوێت کە تۆ بێ زۆر بەهێزتر بی، ئەبێت لە ئێستا زۆر بەهێزتر بی، چکە تۆ ببی بە پشت و پەنا بۆ ئەو کچانت، تۆ پشت و پەنانە بە ئەو کچانە گەورە ئەبن کیان هەیە. ئەو کاتە تۆ ئەبێ ئیش لەسەر خۆتکەی کە بەرگەیم ئازارانە زۆر بەزیاتەوە بگری. باوک پشتت ناگرێ، برا پشتت ناگرێ، هاوسەر بەو شێوازەیە لەگەڵت، لانێ ماڵە باوکێکیش نەبێ کە بچیتەوە، بەڵام تۆ ئەبێ بیر لەو بکەیت و ئەی خۆم، ئەی کەسایەتی خۆم، ئەی باشە ئەگەر خۆم لە ناوبەرم چیم دەسەکەوێ، جگەلەوەی کە قسە و باسی خەڵکیش زۆرترە بێ و زیاتریش ئەبێ، ئەی جگەلەوەش کە ئەم دنیا و ئەو دنیاش تەڕوە، ئەی تۆش لە سەرەتایە وتت من ژنێکم حەز بە ژیانەکەم، حەزەکەم بژیم، حەزەکەم خۆش بژیم. جا لەبەرەوە زۆر بەهێز بە ئیش لەسەر کەسایەتی خۆت زۆر بکە، بەرگەیە بە ئازارانە بگرە، هەموو جارە بە خۆت بڵێ ئاوا دەستخەرە سەر سنی خۆت و بڵێ تێ ئەپەڕێ، دەستخەرە سەر دڵت بڵێ تێ ئەپەڕێ، دڵنیاش بە دڵنیا بە تێ ئەپەڕێ ئەم ناڕەحەتیانە، دڵ بە کچەکانە خۆش بێ. زۆر جار بەخۆ بەڵام من بۆ بەشە خۆشەکەی ژیان دروست بووم یان بۆ تاڵیەکەی، هەست لە بەرەوەی تەنیا ڕەگەزی مەیە، تەنیا لە بەرەوەی ئافرەتێکم. بێ ئافرەت بوونی خۆت جوانی لێ دەربێنی، جوانی خۆی گەورە، جوانی بە تۆ بەخشیوە، خۆی گەورە زۆر شتی بە تۆ بەخشیوە. ئێمە زۆر جارەها لە ژیانە بیر لە ئازار و ناڕەحەتیەکانەکەینەوە، تەرکیزمان لەسەر ناخۆشیەکانە کە لە ژیانمانە هەیە، بەڵام نابینی کە خۆی گەورە چەندین شتی جوانی بە تۆ بەخشیوە، دوو کچی جوانی بە تۆ بەخشیوە. خۆت کە لەخوا بەزیا بە کەسایەتێکی زۆر باش تا ئێستا بەرگەت گرتووە، کە تا ئێستا بەرگەت کردبێت لە ناو ماڵێکە کە دایکی خۆت نەبووە، لەگەڵ دایکی خۆتا گەورە نەبووی، تۆ هەربێ ئەمانە بیر لەمانە بکەیت و ئەی کچەکانت ئەی سبەینێ لەگەڵ دایکی خۆیانە گەورە نەبن، هەمان سینارۆ بەسەر کچەکانی خۆتا بێتەوە، کەواتە ئەمانە واد لێ ئەکا کە ئەبێ بە پاڵنەرێکی بەهێز بۆ تۆ کە بمێنیتەوە لە ژیانە، ئەبێ ئەمانەوە لێ بکە پاڵنەر بێ، پاڵنەرکەوا بکە تۆ بمێنیتەوە لە ژیانە، بەرگەی هەموو ناڕەحەتیەکان بگری و دڵنیاش بە کە تێ ئەپەڕێ. عزیزان ئەگەر ئێوەش شتێکتان هەبێ لەسەری وابزانم ویستان قسە بکەن بۆمان لەسەر ئەم کەیسە، مامۆستا فەرموو خاتونگیان بەخێر بێ. دەستەکانە خۆش بێ مامۆستا تریفە بۆ ڕەخساندنی ئەم بوارە بۆ ئەم خاتونە بەڕێزانە. بەڕاستی ئەمە بەرنمەیەکی زۆر بەسوودە و زۆر ضروریشە لە ئێستا بۆ کۆمەڵگای کوردەواری ئێمە. بەڵام پێشتر حەزکەم خۆم بناسێنم، مامۆستا گەشاو ئەندامی بۆردی گەشە پێدانی مرۆیی و پێشکەشکاری و ئامادەکاری بەرنامەی پیک لە کەناڵی پەروەردە. دەستان خۆش بێ بەرنیسبەت ئەم بەڕێزەوە کە ئەم کێشەی خۆی بۆ باسکردین، بەڕاستی دڵی هەمومانی زۆر تەنگ کرد، بەڵام لەگەڵ ئەوەشە لە هەمان کاتا من وەکو خۆم دڵخۆشم کە بەو بەهێزیە ماوەتەوانە کانی ئافرەت توانێت ئەو هەموو معاناتەی گرتووە وە کە ئەژڵێ حەزم لە ژیانە، یعنی ئەوە گەشببینی لەم خاتونە ئەبینرێتەوانێ نەبێت هەزارەهای وەکو ئەم لە ئێستاە ئەم معاناتی هەیە، ئەم جورئەتی هەبووە کە هاتوتە ئێرە قسە ئەکا، ئەوە خۆی لە خۆیان ئیشەڵا سەرکەوتوو ئەبێ بەردەوام ئەبێ لە ژیان. من وەکو مامۆستا بالفعل وەکو قسەشت کرد ئەمە زۆر گرنگە کە ئافرەتێک لەم معاناتەیە لەم ناڕەحەتەیە، بەڵام ئامادە بێ کە بێت لێرە هەر بوونی لێرە ئامادەی لێرە بەڵگەی ئەوەیە کە ئەمە ئەوێ بژی، ئەوێت ڕزگاری بێ لەو معاناتە، ئەوێ لەم هەموو ناخۆشیە دەرچێت و بێتە ناو ژیانەوە جارێکی تر، هەر بوونی لێرە دەرخەری ئەو ڕاستەیە.